دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری حوتەمین پێشانگای کتێبی لە شاری هەولێر کردەوە. لە پێشانگاکەدا 22 ناوەند و کتێبخانە ئامادەن و 2000 ناونیشانی کتێبیشی لە خۆگرتووە. سەرجەم بەرهەمەکانیش بە داشکانی لە سەدا 30 بۆ لە سەدا 50 بۆ کتێبەکان کراوە. ئەو پێشانگای کە ئێستا تێدەن حوتەمین پێشانگایتی لە ساڵانی ڕابردوو 6 پێشانگایتی تری کردوتەوە. دیارە پێشانگا بە کۆمەڵێک بەرهەم و چۆن بڵێ زمانە جیاوازەکان پێشانگا بەرهەم لە خۆ دەگری. ئەو مرکزانەی ئەو ناوەندانەی ئەو کتێبخانەیە کە لێرە هەن زیاتر لە 22 کتێبخانەوە تا زیاتر لە 22 ناوەند و کتێبخانە و دەستگا بەرهەمەکانیان لێرە هەن. ئەو عنوانەی کە لێرە هەن ناونیشان زیاتر لە 2000 ناونیشان لە پێشانگادا مەوجودە. ڕۆژانە پێشانگاکە کراوەیە لە سەعات 2 تاوەکو 9 شەو ئەو ئەوەن دەکات ژمێرە خوێندنە توان بێن سەردانمان بکەن لە خزمەتیان دەبین. کۆی بەرهەمەکان سەداسی داشکانیان لە بۆ کراوە و لەگەر ئەوەشدا هەندێک ئۆفەری تایبەت هەیە لە هەندێک کتێبخانەکان وەرەوە هەندێک کتێبخانە هەن داشکانیان تاوەکو 150 کردی لە بۆ بەرهەمەکانیان. بەگەڕانەوە بۆ ئاماری پێشانگاکانی دیکەی کتێب خوێنەرانی پابند بە ئیسلام و بە تایبەتی ئیسلامیەکان زیاتر خوێنەری کتێبن. بەشێک لە سەردانیکەرانی پێشانگاکە باز لەوە دەکەن پێویستە خوێندنەوە بکرێت بە کللتور. سەرەتای ئەم هەنگاوەش لەبوونی کتێبخانە لە هەر ماڵێکدا دەست پێ دەکات. ئەو ئومەتە ئەگەر بێوێت ببێتە خاوەنی شارستانیەت ببێتە خاوەنی حەزارات ئەبێ گرنگیەکی زۆر بدا بە خوێندن. ئێمە ئەو ئاەتانەمان لە پێشاوە کە خوای پەروەردگار دەفەرمێت قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون، يعني ئەو کەسانەی کەوا خوێنەوارن کەوا زانان کەوا شارەزان وەکو ئەوانن کەوا نەفام و دوورن لە معریفەت و زانیاریم. جا بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەشجیعمان دەکات لەسەر خوێندنەوە، تەشجیعمان دەکات لەسەر وەرگرتنی زانست و زانیاری. هەموو کۆمەڵگەیەک ئەبێ گرنگی بەوە بدات تۆ چۆن دەتوانیت کە خۆت دوور بگریت لە نەفامیت لە جاهلیەت. ئەوە لە ڕێگەی خوێندنەوەیە. گرنگی خوێندنەوە بۆ مرۆڤ وەکو نان و ئاو وایە بۆ مرۆڤ. کاتێک مرۆڤ دەخوێنێتەوە پێویستی بەوەیە مرۆڤ چاوکراوە بێ هەر لە ڕووی دنیا و لە زۆر شارەزایی هەبێت تا بڵێ لە هەموو ڕۆکانەوە. مرۆڤ تا شارەزای بێشتا کەمە. هەتا دەڵێ ئەوانی دەخوێنەوە دەبنە سێچین. ئەوانی یەکەم دەرهەیە یەک کتێب دەخوێنێتەوە دەزانم شتێک دەزانێت. دەڵێکە بۆ نەدەگاتە 100 کتێب دەڵێ من نیوەی دەزانم نیوەی نازانم. ئەگە بەقەت ژوورێک دەخوێنێتەوە دەڵێ من هیچی لێ نازانم. شخصی خۆم کتێبخانەم هەیە بەڕاستی شتێکی زۆر جوانە کەوا ئێمە خوێندنەوە بکەین بە کەلتور هەم بۆ خۆمان هەم بە مناڵەکانمان. لەبەرەوەی ئەگە بمانەوەی کۆمەلگا بگۆڕین یا بیکەین بە کەلتور دەبێت سەرەتا لە منداڵەکانمانەوە دەست پێ بکەین. فێرە خوێندنەوەیان بکەین کتێبی منداڵانیان لۆ بکڕین. ئەو شتانە زۆر پێویستن. من ئەگەر ڕۆژانە هیچ کاتێکدانە نێم 20 دقە کە تو پێت ناکرێت کتابەکی زۆرە پێت ناکرێت ئەو چەند سەعاتێک دانیشی ڕۆژانە بەس 20 دقەدا بنێ لە ئەوەی کتابی بخینەوە بە خۆت نازانی و کتابەکەی تەواو دەکەی. دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری ساڵانە لە ڕێیکردنەوەی پێشانگای لەم جۆرە ئامانجی ڕۆشنبیرکردنی تاک و خێرزانە. ئەم پێشانگایە ماوەی 7 ڕۆژ بەردەوام دەبێت و ڕۆژانە لە کاتژمێر 2 دوای نیوەڕۆ تاکو 9 شەو بەڕووی خوێنەراندا کراوە دەبێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.